مامۆستا مەلا محەممەدی شارەزووری نووسەرێکی قەڵەم بە بڕشت و تێکۆشەرێکی بوێر و تاربێژێکی حەقبێژ بوو. لە ناوەڕاستی ساڵانی حەفتاکانی سەدەی ڕابردوودا لە ڕێگەی مینبەر و هەروەها بەنووکی قەڵەمە تیژەکەی توانی خزمەتێکی شایستە بەگەلەکەی بکات. ئەگەرچی بەهۆی هەڵوێستە مەردانە و جوامێرەکانیەوە تووشی چەرمەسەری زۆر هاتوو، ئاوارەی و زیندان و ئازار و ئەشکەنجەی زۆری چەشت. مامۆستا شارەزووری ناوی تەواوی محەممەد ساڵح ئەبووبەکرە. لە ساڵی 1940 لە گوندی کەچەڵی نزیک سەی سادق لەدایک بووە. ئەو کاتە مامۆستا مەلا ساڵحی باوکی کە ناسراوە بە مەلا ساڵحی زارا مەلای ئەو گوندە بووە کە یەکێکە لە پیاوە ناودارەکانی دەڤەری شارەزوور. مامۆستا محەممەدیش ناسراوە بە مەلا محەممەدی شارەزووری لەبەر خۆشەویستیشی لە ناو خەڵکیدا بە مامۆستا شارەزووری ناسراو بووە. لە ڕۆژی 15/12/1950 ماڵی باوکی دەگوازێتەوە بۆ سەی سادق کە ئەو کات سەی سادق گوندێکی بچووکی تازە دروستکراو بوو. ساڵی 1954 لای باوکی دەست دەکات بە خوێندنی قورئانی پیرۆز و وانەی ئاینی. ساڵی 1960 لە قوتابخانەی ئیسلامی لە هەڵەبجە دەست بە خوێندن دەکات. پاش تەواوکردنی خوێندن ئیدی تەواوکردنی ژیانی کۆمەڵایەتی دێتە پێشەوە. ڕۆژی 8 دەی 1968 لە تەمەنی 21 ساڵیدا ژیانی هاوسەری پێک دەهێنێت. ڕۆژی 4 دوای 1974 دەبێتە مەلای گوندی گورگەدەر لە شارباژێڕ و دواتر دەبێتە مەلای مزگەوتی قەرەچێوار لە سلێمانی. پاشان لە ڕۆژی 9 1975 بە سیفەتی پێشنوێش دەبێتە مەلای مزگەوتی گەورەی شارۆچکەی سێ سادق کە باوکیشی خۆبەخشانە و بێ بەرامبەر مەلای ئەو مزگەوتە بووە، هەر لەوێ دەبێتە وتاربێژی هەمان مزگەوت. من سەد کەسایەتی مامۆستا مەلا محەممەدی شارەزووری ئەتوان ئێمە سەرەتا بگەڕێنەوە بۆ مامۆستا مەلا ساڵح باوکی مامۆستا مەلا محەممەدی شارەزووری کە کاتی خۆی پەروەردە کراو بوو بە مامۆستا و لەگەڵ مامۆستا مەلا کەریمی مدەڕیس لە ئەخیرە ئەویان ناک بۆ مانتیقەی شارەزوور و مانتیقەی خاستن بە تایبەتی بەناو عەشەتی شێخ اسماعیلی. ئیتر وا ڕێکەوتوو کەوا مامۆستا مەلا محەممەد لە ساڵی 1947 لە گوندی کەچەڵی بۆ یەکەم جار چاوی بە ژیان هەڵهێنا و هاتە دنیا و اینجا وردە لە پاشگۆرە بوون و بڕینی قۆناغی ژیانی خرایە بەر خوێندن و خوێندنی دەست پێ کرد و بدایەت لە حوجرەوە لای مامۆستا و اینجا دوایی لە هەڵەبجە لە قوتابخانەیانی لە لای مامۆستا مەلا عوسمان و دەستیان کرد بە خوێندن و هەتا گەیشتە قۆناغی تەواوکردنی خوێندن و بوو بە مامۆستا. لەو قۆناغە ناسکەی گەلەکەماندا کە تازە شۆڕشی ئەیلول نسکۆی بەسەردا هاتبوو، ڕژێم دەیویست بە هێزی زەبر و زەنگ خۆی بسەپێنێت. ڕۆژانەستەمی دەکرد و ئیهانەی کوردی دەکرد. لەو ڕۆژگارەدا کە نائومێدی باڵی بەسەر کوردستاندا کێشا بوو، مامۆستا شارەزووری مینبەری مزگەوتی کردە سەنگەری خەبات و بەو تارە بەهێزەکانی ورەی گەلەکەمانی بەرز دەکردەوە و زەندەقی پیاوانی ڕژێمی بردبوو. وەک خۆی لە یاداشتەکانیدا دەڵێت، ساڵی 1970 ساڵی وتارە ئاگرینەکانی من بوو. لە سلێمانی و هەڵەبجە و پێنجوێنەوە خەڵکی داهاتن بۆ گوێگرتن لە وتارەکان و تۆماریان دەکردن. سەرانی بەعس هەراسان بووبوون بەدەست وتارە کاریگەرەکانیەوە، بۆیە زوو بیانوویان پێدەگرت و قۆڵبەستیان دەکرد. مامۆستا دەڵێت جارێک لە وتاری هەینیدا هێرشێکی توندم کردە سەر ڕژێم لەسەر سیاسەتی بەرەی نیشتیمانی. هەر لەو کاتەدا پیاوانی بەعس هاتن قۆڵبەستیان کردم، تەنانەت نەیان هێشت نوێژەکە بۆ خەڵکی بکەم، بۆیە باوکم ناچار بوو نوێژی هەینی بۆ کردن. لەسەر گرتنەکەم بوو بە دەنگەدەنگ، ڕیزەکانی دواوە نەیان دەزانی چی ڕوویداوە و وتیان چی ڕوویداوە. خاڵە شێخ قادر کە یەکێک بوو لە نوێژ خوێنەکان وتی: کاکە چیتانە؟ ئەوە مەلا محەممەدە لە نێوان خوا و بەعسدا گیری خواردووە، ئەگەر ناحەقی بڵێت خوا دەیگرێت، ئەگەر حەقیش بڵێت بەعس دەیگرێت. ئەوەی کە من لەبارەی مامۆستای شارەزووری و مامۆستا مەلا محەممەدی مەلا ساڵحی زارا کە ئێمە ئاشنا بووین پێکەوە لە کات لە ساڵی 1965ەوە بە یەک ئاشنا بووین کە من بووم بە ئیمام و مدەڕیس و خەتیب لە دێی نەوێ پشتی سەی سایق. مامۆستا مەلا ساڵحی باوکی مامۆستا مەلا محەممەدی شارەزووریش ئیمام و خەتیبی سەی سایق بوو. عالمێکی زۆر متتەقی بوو مامۆستا مەلا ساڵحی زارا.
خۆی کە ئیمامەت و خەڵتابەت و وەعز و ئیرشادی بۆ سێسایەقی دەکرد و لە منتەقەکەی شادۆریکی باڵای هەبوو مامۆستا مەلا ساڵح بەبێ هیچ موچەیەک لە لای مردم میلەتەوە یا لە لای حکوومەتەوە خۆی دوکاناریە کرد و کەسابەتیە کرد بە کەسابەتی خۆی بەخێوە کرد. جا لە باوەشی باوکێکی ئاوا و دایکێکی ساڵی حیشی بوو مەلازادە بوو دایکی، لە باوەشی دایکێکی متتەقیە و باوکێکی متتەقیە مامۆستا شارە زۆری پەروەردە بوو. جا لەو کاتە کە من چوون بوو ئیمام و خەتیبی بووم دەڕیسی مەدرسەی فەقێ لەنەوێ مامۆستا شارە زۆریش دەیخۆن لە هەڵەبجە دەیخۆن لە پەیمەنگای ئیسلامی. ئەو کاتە خوالیان خۆش بێ جەنای مامۆستا مەلا عوسمانی عەبدولعەزیز تەشریفی لەوێ بوو و مامۆستا مەلا عەلی برای خوالی خۆش بێ ئەو مدیری ئەو مەعاهدە ئیسلامی و پەیمانی ئیسلامی بوو. مامۆستا شارە زۆری لەوێ لەو پەیمانگای دەیخوێن خوێندنی تەواو کرد بەجگەلەوەی ئەو مەعاهدەی تەواو کرد و لە پێشا لە خزمەتی باوکیە علومی ئیسلامی زۆر ئیستفادەی کرد بوو لە خزمەتی باوکیە. ئێمە کەواتە ئەو کە من ئیجازەم گرتووە مەلا بووم ئەو تەلەبە بووە لەو کاتۆی یەکتر دەناسی. حتا زۆر لە یادمە کاتی خۆی کە لە سێسایەق وتاری ئەدا تەلەبەی جامیعە زۆر بە لێشا و ئەهاتن بۆ سێسایەق بۆ گوێگرتن لە وتارەکانی و وتارەکانیشی دائیمەن ئەو دژی ڕژێم بوو قسەکانی و هەموو وتارەکانی ئاگرین و ئەوەی ڕاست بۆیە ئەیوت هەر بۆیە لەو کاتەوە سەرەتای مێنەتی مامۆستا شارە زۆری دەستی پێکرد ئیتر ژیانی خۆشی بە خۆیەوە نەبینی وەکو خۆی بە ڕەحمەتی خوا بێ ئەی فەرموو لەو کاتەوە ئیتر من نانێکی ئیسراحەتم نەخواردەوە لە وتارەکانیان جارێ لە فترەیەکی زۆر کەمە چەند جار گرتیانە بەڕیاندا حتا لە فترەی مانگێکە 6 جار گیرا بەرەڵاکرا. جارێک کە مامۆستا مەلا خالی هاتبوو بۆ ئەوە چییە یعنی بە شێوەیەک بەرامبەری مامۆستا مەلا خالی خواعافیکە وەسامە هەر خەریک بوو لێ بدەن و بێحورمەتی بەرامبەر بە مامۆستایش بکەن. ئیتر ئەیان خستە مەسەلەحەوە ئەیان برد. جارێکیان هەر لە خوتبەی جومعە نیان هێشت خوتبەکە تەواو بکە هەر لەسەر مینبەر لەسەر میحراب دایان گرتە خوارەوە بردیان. حتا خەڵک بوو بە مقام خۆیان ئەوە چی بوو ئەمە چی بوو بۆی ئەوە کێ بوو بردی بۆچی بردیان. ئەو کاتە خاڵەوە حاجی شێقار هەبوو شێقاری شێغالی کە خەڵکی کەوڵۆس بوو ئەویش وتی وەڵڵاهی مەلا حەمە گیری خواردووە بەدەستی خوا و حکومەتەوە ئەگەر ڕاست ئەکات حکومەت ئەیگرێ ئەگەر درۆ ئەکا خوا ئەیگرێ. ئەوە قسەی ڕاستی کرد و حکومەت گرتی و بردی. مامۆستا شارە زۆری ماوەی 10 ساڵ بوو ژیانی هاوسەری پێک هێنا بوو بەڵام خوای گەورە منداڵی پێ نەبەخشی بوون. لەو ماوەیەدا سەردانی چەندین پزیشک دەکەن بەڵام سوودی لێ نابینن بۆیە ناچار دەبێت بیر لە هاوسەرگیری دووەم بکاتەوە. هەر بۆیە ڕۆژی 1970 هاوسەری دووەمی دەهێنێت کە ئەویش هەر ناوی مینا بوو لەبەر ئەوە هاوسەری دووەمی ناو دەنێت هودا. هەر لەو ساڵەدا سەفەری فەریزەی حەج جێبەجێ دەکات و لەو سەفەرەیدا چاوی بە هەردوو زانای بەناوبانجی ئیسلامی محەممەد قوتب و ئەبوو ئەعلای مەودودی دەکەوێت. پیاوانی ڕژێم چەند جارێک مامۆستا شارە زۆری دەستگیر دەکەن و بەردەوام گێچەڵی پێدەجێڕن ئەویش بۆ ئەوەی کەمێک فشاری لەسەر کەم ببێتەوە بڕیار دەدات ماڵی بگوازێتەوە بۆ شاری سلێمانی. هەروەکو لە دواوتاریدا بۆ خەڵکی سەید سادق دەڵێت جێگەی شانازیمە لە ماوەی 35 ڕۆژدا 6 جار گیرام و خرامە ناو سیارەی موسەلەحە و بردیانم بۆ ئەمن. چواردەوری ماڵم گیرا دەیانەوێت واز لە نووسین بهێنم. وازهێنان لە نووسین نییە بڕیار بێت ئەگەر قەڵەمەکەم بشکێنن ئێسقانەکانم کەم بە قەڵەم خوێنی دەمارەکانم کەم بە مەرەکەب هەر ئیسلام بنووسم من لە هەر کوێیەک بم دڵم لاتانە و هەر شارە زوریم و خۆم بە سەید سادقی دەزانم. ماوەی 4 ساڵ خەتیبی لە سەید سادقە کە بردوومەتە سەر و هەرچیەکم وتۆ لەسەر ئەم مینبەرە باس بۆ خوای گەورە هەرچیەکم وتپێ لە بیر و باوەڕی خۆما وتومە و هەرگیز هیچ هێزێک نەبووە تاسیرم تێ بکات تاقە کەلیمەیەک کەوا خۆم ئیمانم پێی نەبێ بیڵێم
كيف ناسي وفخمة كلا سرخطو ببرساوة هموتانوا لما ويتي بين روشا ششكا وجيلان بلا الأكرام جقاي فخر شناسي ما كلا سر كلمي خوم خرامنا ومسلحة وبناصي ساقا جرغام جقاي فخر شناسي ما كعسكر شو مالي قدم وكاتب ما مستعمل خالد هذا في ليمو هرباش ودمها النفس عن تاكو قراني أنا فلما منعوا إلى فتم شنك بتحريكي كف نبوة وإنه باورو كلمة وشيخون وابو يستاش كفا حافظي لا يواكم دعواي كتنا سايتان ليكم ونبع من سيساق لدى المعاصم زادت من هرشا نفسوريمو لأرشا نقاطجين أرضون لا سيساق لحقتها وتاركاني ما وسای شارەزووری بالنسبة أو كاتەوە تا ئەگاتە ئیسە فەرقی هەیە زەمان وتارەکانی سێ بوعدی وسێ ئیمتیدادی تیا بوو. ئەوەلاً لەبارەی عەقیدەی تەوحیدەوە قسەی دەکرد بە پێی کتاب و سونە قورئان و حەدیث لەسەر فەهمی عولەما زۆر تەئسیریە کرد لەسەر عەقیدە و بیرروباوەڕی ئیسلامی ئەو خەڵکە. بعدێکی دووهەمی بعدی ئەخلاقی بوو ڕەوشتی جوان ئەخلاقی زۆر مهمە لە ئیسلامە حتا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام وعلى آله وأصحابه الكرام خوای گەورە لە سورەتی نونا بەم شێوە مەدحی پێغەمبەرەکەیەکە فەرمووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم. لەبەرەوە ئەخلاق زۆر مهمە. ئینسان هەروەکو چۆن عەقیدە و علم و شەجاعەت و حکمت و ئەمانە یەکێکن لە وەسائلی ئەساسی بۆ دەعوە و تەربیە بۆ مانەوازی خەڵک بۆ ئیسلام و بۆ پەروەردەکردنی خەڵک بۆ ئیسلام، بەڵام ئەخلاقیش دەورێکی عەظیمی هەیە لەوەی کە خەڵک پێشوازی کە لەو دەعوە و تەربیە و بانەوازەی تۆ ئەیکەی بۆ ئیسلام و بۆ هیدایەتدانی بە تایبەتی شەباب و گەنجەکان. مامۆستای شارەزۆری بعدی ئەخلاقی زۆر بوو لەگەل بعدی عەقیدا باسی دەکرد، باسی ئەخلاقیشە کرد، خۆیشی عەقیدەی چاکی هەبوو و ئەخلاقی جوانیشی هەبوو. بعدی سێهەم بعدی ئەوە بوو کە ئەو پیاوە بە پێی حەزارەی ڕۆژ قسەی دەکرد. ئەمە یەکێکی زۆر مهم بوو لەو کاتا، یەکێ بوو لەو مەلا تازانەی کە لە کوردستانە بە پێی حەزارە و پێشکەوتنی و سەقافەتی ڕۆژ خەڵکی داوەتە کردوە ئیسلام. ئەم سێ بوعدە و ئیمتیدادە لە مامۆسای شارەزووریا هەبوو. جا ئەوە ئیخلاص و سدقی بوو. مامۆسای شارەزووری ئوسلوبێکی تری جوانیشی هەبوو بۆ خزمەتی ئیسلام، ئەویش قەڵەمێکی جوانی هەبوو، وەکو زبانێکی جوانی هەبوو بۆ دەعوە و تەربیە، قەڵەمێکی جوانیشی هەبوو. ئەوەی سەمن لە بیرم بێ کە ئەو نووسی بووی و دەمخوێند دوایی بۆی ئەناد نوسخەکەی دەمخوێندەوە، یەکیان ئەوە بوو ڕێکەوت لە ترازوو ژیریدا، یعنی ڕێکەوت نییە بە پێی میزانی عەقڵ، ڕێکەوت ئەساسی نییە، شت بە ڕێکەوت چنی هەمووشتە لەسەر ئەساسی نەزم و لەسەر ئەساسی ئیجاد و خەڵقی پەروەردگارە و نەزمی پەروەردگارە. وەروەها کتێبێکی تری هەبوو ئەویش هەر سروشت لە تەرازوی ژیریدا. جا مطالعاتێکی چاکی هەبوو بە تایبەت مطالعەی فی ظلال القورئانی هەبوو و مطالعەی کتێبەکانی محەممەد قوتب و سەید قوتب و عەبدولقادر عودەی هەبوو، کتێبخانەیەکی بە پڕ لە کتێبە قەدیمەکان و پڕ لە کتێبە تازەکانی ئیسلامی هەبوو، زۆر ئیستیفادەی لێ کرد. جا مامۆسای شارەزووری ئەمن زۆر خۆشم دەویست و ئەویش محەبەت و دڵسۆزی هەبوو بۆ بەندە، حتا لە یادمە قسەیەکی پێڕمە و جارێ بە یەک و سەفەرێکمان کرد لەگەڵ برادێکی تری هەردووکمانە. دوای وەستانی شۆڕشەکی خوالی خۆش و مەلا مستەفا، تەمان هەرێکی بۆ شوێنە نەقڵ کرابووین بەڵام هاتیون و شوێنی خۆمان، پێک و سەفرێکی بەغامان کرد. ئەو کاتە خەڵتیبی مزگەوتی سلێمانی هیچتان نەگەڕا بوو، حکومەت نەقلی کردبوو بۆ ئەسکەندەریە لە خواری بەغداوە، بەڵام شەوە هاتۆ مزگەوتی 14 ڕەمەزان لە شارع سعدون، ئاها لێو حجرەیەکیان پیا بوو، بە شەوە هاتۆوێ. جا بە یەک و لەگە مامۆسای شارەزووری وگە مامۆسایەکی ترا پێم خۆشیان ناوەکردن نەکا خۆی پێخۆش نەبێ، پێیەک و هەر سامان چوین بۆ بەغا بۆ کتێب کڕین، بۆ شارع مەتەنەبی بۆ کتێب کڕین. لەوێ بە یەکۆ چوین بۆ زیارەتی مامۆسا خەتیب
ڕەحمەتی خوای لێبێ مامۆستا خەتیب فەرمووی هەرچەند دووخراوەتەوە بۆ ئەسکەندەریە بەڵام من ئەمادا ئەم سێ خۆشەویستم هاتوون بۆ لام هەرچی بێ تااقەتەکەمە ڕۆشت دادەستیا بە سەرسینەی مامۆستا شارەزووریا فەرمووی بەم گەنجیتە ماشاءالله لە پیاوێکە بژی کەوا چوویتە عمرێکی زۆرەوە ئەوەندە شخصیت و دیرایەت و عقلیەت و ئیسلامیەتت بەهێزە ئەوە لەو شتانی کە لەبیر بن جا مامۆستای شارەزووری لە حەقەتە لە محافەزەی سلێمانی ئێمە ئەو کاتە ڕاستی دەکرد کە هەر وەختێ کە خوتبەی ئەخۆندەوە مزگەوتی گەورەی سێ سادق حەوش و بەڵکو و دەوروبەری مزگەوتەکە و دەوروبەری حەوشەکەش پڕە بوو لە گەنج لە شارەکان تریشۆ ئەهاتن بۆ خزمەتی بۆ جمعکردن. ڕۆژی 21/5/1970 ماڵی بار دەکات بۆ سلێمانی و لە مزگەوتی حاجی عەبدوڕەحمان بۆسکانی دەبێتە مەلا. لەوێش سیخڕەکانی بەعز وازی لێ ناهێنن لە شەوی 29/11/1970 لەلایەن مولازم موحسین و جەلادەکانیەوە دەستگیر دەکرێت و ڕەوانەی بەندیخانەی ئەمنی عامەی بەغدا دەکرێت. ئیتر کەس هەواڵی نازانێت و وەک سەدان ڕۆڵەی دیکەی ئەم گەلە دەستگا سەرکوتکەرەکانی ئەمن بێسەر و شوێنی دەکەن. ماوەی 7 مانگ ئازار و ئەشکەنجەی قورس دەدرێت. جەستەی توێ دەکەن و بە ئاگر داخی دەکەن. لە تاو ئەشکەنجەی جەلادەکانی ئەمن پشتی هەموو ڕەش دەبێتەوە. لەگەڵ ئەو هەموو ئازار و ئەشکەنجەدانەدا کەچی ورەی پۆڵایینی مامۆستا شارەزووری ناڕوخێت. لە ناو کونجی زیندانەوە شیعرێکی زۆر قارەمانانە دەنووسێت کە وێنەیەکی ژیانی ناو زیندان و زوڵم و ستەمی جەلادەکانی ئەمنی ڕژێم دەگرێت و بەبێ ترس دەیان خاتە سەر پەڕەی کاغەز. ئەمەش دەقی شیعرەکەیەتی. بابەجان ئەوە دوانامەی ژینم بۆتی دەنێرم نەوەک نەتبینم ئەم نوزە تەڵخەی جگەر خوێنینە ماڵ ئاوای ڕۆڵەی یەک ژێر زەمینە دیوار کۆنکرێت سندوقی بێدرز دەرگای پۆڵایی یا ساوڵ چاوبز دەلاقی ئاسن جارجار بۆ خواردن ئەکرێتۆ لەگەڵ هەڕەشەی مردن گەلێ سربەستم لەگەڵ خوا ئەژیم قەفی کە لە بچەی دەستی خوێناویم قیژەی ئافرەتی هەڵواسراوی ڕوت فەریکەی خونچەی باوەڕمیان پشکوت دەستی گڕاوی سپرتۆ لەسەر سۆندە و کێبڵی ناوشان تەوقی سەر قاپی سەرشکاو بۆ هەتکردن نزیک خەرەوەی مرۆڤ لە مردن هەنسکی کۆرپەی دایک هەڵواسراو دواوانێکە ئەمیان خوێن ئەو ئاو چەخماخەی چاوی شەتەک دراوی زنجیری دەستی پێوەن کراوی دەمی دووراوی دەزوی هەڕەشە عەسای کارەبا بەشی سەربەشە ژێرپێی قەزوانی فەلاقە و سزا قۆڵی سوتاوی گڕی کارەبا پەنجەی وەریوی ناوجامی تێزاب کەلاکی کەوتووی بێدایک و بێباب ژنی دوێنێی کچ بێمێرد و بێشوو ئابڕووبراوی دەستی بێ ئابڕوو نوزەی کەلاکی هەڵواسراوی شەو بووە مایسترۆی قاسپە قاسپی کەو کەف جەڕاندنی تەرمی ژووری ترس ئیمزای کاغەزی سپی بەبێ پرس ئەمانە و دەیان تابلۆی دڵتەزێن بۆ شعری باوەڕ بۆم بوونە هەوێن بوونە سەمفۆنیای ژین و ژانەکەم بوونە جێژوانی خوا و قورئانەکەم هەر یەک کوورەیە هەر یەک زاخاوێ هەر یەکە تاجێ بۆ خوا پێداوێ هەزاران حەلاج هەزار ئەنە الحەق ترس و مردنیان داوەتە بەرشەق سومەیە و یاسر زیندوو بوونەوە دیسان لەگەڵ مرگ تێ هەڵچوونەوە تەف و کەربەلا سەرسنگ گول لە شیر هەزاران زەینەب گیران بە ئەسیر کوا هەورا میەکانە هەڵبێنێ مەولەوی ئاسا بمان لاوێنێ شورای عاشورا دیسان بەزمش بەس محەڕەم ئاما مەحرەم شینە دەست ڕۆحسێن ئاسا فەردا کەڕۆ بۆ ئاخۆ سەرجەکۆ لا شەجەکۆ بۆ پشکۆی باوەڕ و چەڕە دووکەڵە لە بێژنگدانی دز و دەغەڵە پارمانگی مەولود لە دەی زەمەقی
وتمان بە دوژمن کوت و مەترەقی وتمان هەی کافر هەی قورئان سووتێن وتمان هەی کافر هەی قورئان سووتێن هەی خۆرەی شەرەف موسڵمان خنکێن کێ ئەگری بگرە کێ ئەکوژی بکوژە کام خوێنە گەشە پێت خۆشە بمژە دێ بڕ و خێنە باخەکان ببڕە ورگی مناڵ و ژن و پیر بدڕە کتێبەکانمان گشت بسووتێنە زمان پەنجەکان بیان قرتێنە ئەبوو زەعبەل و باستێلەکانت پڕ بکە هەتا ئەشکێ نێژانت فەرموو ئەوە لەش چی ئەسووتێنی لوت و گوێ ئەکەی چاوان دەردێنی بەڵام ناتوانی دڵی پڕباوەڕ چۆڵکەی لە سەدای ئەڵڵاه ئەکبەر ناتوانی تێشووی لاشەی باوەڕدار بە سۆندە و کێبڵ بخەیتە ژێربار ناتوانی مێشکی زاخاو بە قورئان لە ڕێی خەباتدا پێی بگری وچان مەولودی ئەم ساڵی شوا لەم زیندانە یان ئەم خەڵوەتگای موسڵمانانە شەربەتمان خوێنا و چکلێتمان جنێ و چواردەورمان گیرا و بە جنۆکە و دێو بەڵام گەرپلەی ورەم ئەپرسی ئێمەی قوتابی بەناو نەوڕەسی ئێمەی قوتابی سەید و عۆدە مەرگ لەلامان بووە بە مۆدە ئەمن پەروەردەی تەدمر و جەنگیم ئەمن ژیڵەمۆی دنیای بێدەنگیم منم بڵێسەی شۆڕشی ئەفغان منم سەرقافڵەی کاروانی ئێران مۆرۆ و ماسۆمی و جەماعەم منم من گەلێ قوڵم دەریای بێبنم بە بەردی ساوا خۆم ناشڵەقێنم پەیمانی خوایە و هەرگیز نایشکێنم والله ئەو شعرەی کەوا نووسیبی طبعا هەمووی واقعی سجن پیشانەدات هەمووی ئەو ڕۆژانە سەختە پیشان ئەداکەوە ئەو بەسەری بردووە یان ئەو زۆڵم و زۆرانەی کەوا لە خەڵکی کراوە چەندێ ڕێکیشی کەوا بۆی باسکردن یەکێک لەوانە کە ئەڵێ ژنی دوێنێ کچ بێمێرد و بێشوو ئابڕوو براوی دەستی بێ ئابڕوو ئەوە بەڕاستی چیرۆکێکە ئەویش زۆر دوور و درێژە کە تەلەبەیەکی جامیعە ڕەفیقی کچی مەسئولی فێرقەی مەسئول فەرعی بەسرە ئەبێت و تەوە الحاصلی یعنی تێزابی کردو بەسەر ڕێز مەسئول فەرعەکە و ویست عایلەکەی ئیختاف بکە و ئەمانە لەسەر ئەوە گیرا بوو ئیتر ئەوەی کە پێکرا بەڕاستی بۆ گێڕانەوە نابێت کەناڵ نابێت ئەو بەس تەنها ئەوەنی وت بە تەفاسیل هەموو شتەکانی بۆ من گێڕاوە بەسەوە ئەڵێ ژنی دوێنێ کچ بێمێرد و بێشوو ئابڕوو براوی دەستی بێ ئابڕوو ئیتر گەلێشتی تریشی پیشانەدا وەک لەوانە تەعزیبی کەسێک درا اعترافکە ئێمە کە بەعزشت هەیە کە ئینیانە کردە کە داوای اعترافیان لە کەسێکە یان تەعزیبیەکیانەکە ئێمەش ئەمە بۆ سیرکردن لەبەر ئەوە هەم بترسین ئێمەش اعتراف بکەین هەم لەبەر ئەوەی کەوا زیاتر عەزاب بچەژین پیاوێک بوو هەڵیان واسی بوو اینجا ئێمەیان بان کردە ناو ئەو ساحەوە یان ئەو شوێنەوە کە تەعزیبەکە درابوو اعترافکە وشتی من اعترافی چی کە بنەوەنە ئەوەنە پێتان ئەڵێم مەسئولی بەشی کەرخم لە حیزبی داوای ئیسلامی تر لەمە زیاتر چی بڵێم من مەسئولم و حیزبی داوە وامانە وتیان کێوە لەگەڵای وتی ئەوە من خۆم گیرام و ئەمە حاڵمە ناتانێ براکانیشم بێنن ئاوایەک بێک هەڵی هەنان بواسن ئەوە ممکن نییە ئیتر ئەڵێ لە دواییە زۆر تەعزیبیان کرد ئەویش هەمووی ناگەڕێنەوە لەبەرەوەی شتێکی خۆش نییە بەڵام ماڵ و عایلەکەیان بان کرد تەنها مناڵێکی بوو عەلاکولین لە پێشە ژنەکەیان هەندێ ئازاری بێ ئەخلاقی و ئەمانەدا لە بەرچاویە ئەویش دەستی کرد بە گریان وتی ئینشاءڵڵا ئەوە جیهادە بۆ ئەو هەر اعترافی نەکرد لە ئەخیرە ئەڵێ یەک کێردی گەوریان هێنا پەلی مناڵەکەیان یەک بێ ئاوا ئەگرت و ئەیان قرتان ئێدا بە سەردڵیا و هەر ئینکرد لە هۆشی خۆی چوو لە ئەخیرە هەر اعترافی نەکرد بۆش هەر اعترافی نەکرد بە بەرچاوی ئێمە وڵی پارچە پارچەیان کرد ئیتر ئەوانە کەلاکی ڕووتی
هەڵواسراوی شەو بۆ مایسترە و قاس بە قاسپیکە و بووە نازم بووە سەمفۆنیای ژین و ژانەکەم بوونە جێژوانی خوا و قورئانەکەم ئەوانە هەمووی ئەوان وایان ئەکرد کەوا تەئسیر کاتە سەر دەرونیان بیان ڕوخێنێ ئاعترافیان پێ بکە ئەمانش بترسن لەو حاڵەتانە لەو جۆرە واقعانی کە بەسەر ئەویان هێناوە بەڵام ئەو بۆ شیعرە ئەمانە هەمووی وورەی ئێمەیان بەرز کردەوە زیاتر ئیمانی ئێمەیان بەقووەت کرد و گەلێک شتی تری هەر باسە کرد لەو بوارانە یعنی ئەتوانم بڵێم هەموو دیارە لە شیعرەکانی هەموو یەکێ بۆ خۆی چیرۆکێکە گیرانی مامۆستا مەلام حەمەد زۆر جار گیرە گرتنەکانی تەبعاً بیدایەت شتێکی کاتی بوو بەڵام ئەوەی کەوا بڵێن ناوی بنین سجن و حکم و ئەوانە لە ساڵی هەشتا بوو لە ساڵی هەشتا مامۆستا مەلام حەمەد گیرا و گرتنیەکی ئەوە کە ئیتر بە تەمای ژیانی نەماین بە هیچ شێوەیەک ئەویش لە ساڵی هەشتا بوو هۆکاری گرتنەکەیشی ئەگەڕێتەوە بۆ دەرکردنی شێخ جەواد خالسی ئەو کاتە کەسێکی بەرپرس و باڵا بوو لە حیزبی داوای ئیسلامیە هاتە سێ سایق ئیتر نازانم چۆن چۆنی مامۆستا مەلام حەمەدی دۆزی بۆ متمانی تەواوی پێکرد بوو ئەویش هۆکاری تایبەتی خۆی هەیە ئەوە نهێنیەکە و لای خۆی بوو لای بن بە هیچ شێوەیە باسی نەکرد بەڵام کە کاتێ شێخ جەواد هاتە ئەوێ لەوێ بە هاوکاری لەگەڵ چەند برادەرێک لە سێ سایق و لە جەمەعی شانەیەری ئەو کاتە لەگەڵ قاچاقچیەکانە دەریان کرد لە ئەخیرا کەشە بوو کە شێخ جەواد خالسی دەرچووە لە ڕێگەی جەمەعی شانەیەری و بە دەلیلی مامۆستا مەلام حەمەد و بە هاوکاری مامۆستا مەلام حەمەد کە دەری کردووە لەسەر ئەوە گرتیان و سجنیان کرد قتاعی ناو سجنی گەلێک شتی بۆ ئەگێڕاینەوە بە تایبەتی بۆ جاری دووهەمی ئەوەی کەوا جاری یەکەم بوو ئیلا تەعزیب و شتێکی زۆر زۆریان لەگەڵا کرد تەعزیبەکانی و شتەکانی ئەو بە تەمای حەیات بە هیچ شێوەیە نەما بوو ئیتر دیارە هەموو شتێک ئەگەر خوای گەورە کەسێک تەمەنی پێ ببەخشێ و تەمەنی تەواو نەبێت وەسیلەیەکی بۆ ئەڕەخسێنێ و ئەو بەربوو بەڵام بۆ جاری دووهەم کە ئەو کاتی کە سجن بوو یەکێ لە شتەکانی کە بۆی گەڕامەوتی ئێمە هینمانە کرد من جەماعەتێکی زۆر بین لە یەک ژوورا وەکو باسی ئەکرد 27 کەس لە یەک ژوورا بین ژوورەکەیش زۆر زۆر بچووک بوو زۆر زۆر هین بوو کردومان بە دوو بەشەوە قسمێکی ئیسلاحەتی ئەکرد قسمێکیش بەتانی ئاوا بەتانیەکانیان ڕائەوەشان بۆ ئەوەی هەوا یعنی یەکتری فێنەکەینەوە قسمێکی لەژێر بەتانیەکە ئەخەوت بەو شێوە تەناوب ئەمان گۆڕی لە کاتەکانی شەویشا کە تۆزێ فێنکی و ئەوانە بواە ئیتر بەرنامەیەکمان دانابوو من دەرسی تەجویدم ئەوتەوە دەرسی قورئان و تەجوید پێ ئەوتنەوە بە ئەهلی سجن برادێکی تریش کە دیارە حیزبی داعوە بووە حیزبی داعوە بوو کە گیرابوو ناوی خالید بووە مهندیس بوو مهندسی میکانیکی بوو ئەویش هەر بۆ بەسەرکردنی بۆ بەسەربردنی کات و ئەوانە ئەیوت کە بانزینەکەیتە ناوتەنکی بانزین هەتاکو بێ بە دوو کەڵ لە ئەکسۆس دەرەچێت هەمووی مەراحیلەکانی لە مەکاین و ئەمانە دەرسی پێ ئەوتین ئیتر ئەگەر لە ئەخیرا وەڵحاصلی ئەم دوانە زۆر هۆگری یەکتری بوون هەمووەکو دوو مامۆستا و لە بواری هەندەسا و ئەمیش لە بواری مامۆستای ئاینیا و ئەوان تر دیارە خەڵکی مستەوا نزمتر بوون و هەر گوێگر بوون ئەوانە وعدیان کرد بوو کە هەر کامێکیان ئینشاءالله کە بەربوون ئەم عنوانی و خۆی وەربگری ئەوش عنوانی ئەو وەربگرێت ئاگاداری عایلی یەکتری بکەن کەوا ئێمە ماوین و نەمردوین و ئەمە حاڵمانە لە پاشە ئیتر قەدەری خواوە بوو مامۆستا مەلام حەمەد بەربوو کە بەربوو لە پاش ئەوەی کە ئەوە وەسعکە بکە عەرزم کردن تۆزێک هۆشی هاتەوە و بڵێن بوژایەوە وەزعی باش بوو اینجا ڕۆژ بەسەر وعدەکەی خۆی چوو بۆ بەغا بۆ ئەو عنوانەی باوکی کە بیدۆزێتە لە شۆریجە بۆ باوکی ئەو خالیدە مامەساوتی پیاوێکی عەرەبی حەگاڵ بەسەری نەعەل فرۆش بۆ نەعلی ئەفرۆشت
وتی بە سەر و سیما و بە عینوانەکەنا بزڵبەت بە دەقیقی زانیم ئەوە چوم دانیشتم وتی دانیشتم لە ئەخیرەیتە ئەوش معاملشتا لە ئەخراوتی فەضل شێخ فەرموو چی تەوێ ئەمانە وتم وەڵام من هەواڵی خالیدم پێ وتی من وا بەتەما بووم بڵێ بە قوربانم و یان بباتە سوچێک و یان شتێک وتی بە شێوەیەک دەموچاویا بەیەکە جیاوازی نەبوو لەگەڵ ئەوەی کە بڵێ هەڵسە بڕۆ وتی شێخ زۆر کەس هاتوونەتە لام بەڵام کەس بەجلی مەلایی و شێخێتیۆ نەهاتەوە بەلام دەستم ببڕێت ئێستا تۆ ئەتەوێت لێم بخۆیت بەس بەجلی شێخێتیەوە خۆزگە توێژ وەکو ئەوان بە احتیاتی بەهایتایە و یان شتێکم مەدایتێ یان دەست ئەبڕیم یان شتێک بەڵام مەعلەسەف بۆ تۆ شتی وتی نە ئیشەڵڵا من ئەوە نیم هیچیشم ناوێ ئەگەر داوای دیارێکم کرد قبوڵی مەکە بەس حەزەکەی بم بەرەو ئەم نیوەڕەوە میوانی تۆ بم میوان قبوڵەکەیت کابرا بەڕاستی یعنی بە اینێکۆ وەیەزانی یان ڕاستی لەگەڵانەکە درۆی لەگەڵاکە یان نێراوی ئەمنە یان شتێک ئالۆ بابەتە بەدڵ سادێکەوە وتی فەرموو با بڕێ چوومە ماڵەوە وتم دانیشتینەوە ئەمە وتم زێنەب بم بۆ بانکە تی زێنەب بوو بۆ چییە طبعا زێنەب خێزانی هین بوو خێزانی خالید بوو وتی ئەم معلوماتیش لەکوێ دەستکەوتووە دەباشە تۆ زێنەب بم بۆ بانکە پشتی زێنەب وەرە ژوورەوە وتم خوشکە زێنەب تۆ خێزانی خالیدی جارێ ئەو کاتە دیارە سۆنە ڕشتیوانە بوو و خێزانەکەیشی حامیلە بووە فاتیمەت بووە یا محەممەد دیارە وتیان ئەگەر کوڕمان بێ ناوێنن فاتمە ئەگەر کوڕمان بێ ناوێنن محەممەدەکەی کشمان بێ ناوێنن فاتمە ئەویش تقریبا ها یعنی شتێک ئینی کرد کە ئەمە ئەسراری بینی ژن و مێردێکە و ئەگەر مناڵەکەمان بێت بەڵام هێشتا نەگەشتوونە قەناعەتین بەڵام ئیتر جەوەکەیان گۆڕا لە جەوێکی کابرایەکی دەست بڕەوە بۆ بەرەو قۆناغێکی تر تێن هێشتا هەر دەباش من یەکشی ترم پێ لە ڕۆژی ئەوەی ئەوەنا کە خالید وەک مهندیسێک دەورەیەکی هەبوو لە سووریا ڕۆژت بۆ سووریا تویش تا مەتار لەگەڵیا هاوڕێیەتی کرد لە ئەخیرا کە چوونە مەتار و سەر پەیژەی تەیارەکە تۆ خواحافیزی لە خالید کرد دەستی خستە ناودەستی کە دەست خستە ناودەستی وەرەقەیەکی لە ناو دەستا بوو ئاوا لێکوت ئەم وەرەقە مەکەرە ئیلا لە ئاسمان نەبێ تا تیارەکە ئەفرە لە ئاسمان بیکەرەوە وتی ئیتر ژنەکە گەیشتە قەناعەتێک ئەمە سەڕیاتێک و ئەمانە وتی ناوەڕۆکی نامەکەیشت پێ بڵێم بۆ نووسی بوو خالید ئەگەر تۆ چوویتە سووریا و تا ئەو دەورە تەواوەکەیت نیازی گەنج بوویت نیازی خراپەت هەبوو ئەگەر وەفای من و لەبەر خاتی وەفای من و ئەمانەت ئیهتیمام نەدا بە وەفا و خۆشەویستی من بەس بیر لە عەزابی خوا بکەرەوە خۆت لە گوناحەوە نەگلێنی وتی یەکسەر جێنە بقیژانی و بورایەوە وتی حتمەن تەواو تۆ لای خالید هاتوویت ئیتر تخوا وەسعی چۆنەوەتی وەڵڵاهی هیچ شتێکی لەسەر نییە ئەترافی نەکردووە بەس حیجزی سەدام و بەس حیجزە ئیرادی خوا بۆ جایتر مامۆستا محەممەد کە بەر بوو لە دوای ئەوە بۆ جاری دووهەم هەم گیرایەوە هەم گەرە چووە عینەن زیزانە و عینە شوێنی خۆی دوایی کە هەم دەرچووەوەتی خالید شێت بوو برای ئازیزم ئەی شیرین کەلام من لە تۆ دەکەم هەزاران سەلام سەلام بە وێنەی دەشتی شارە زوور بڕژێ بەسەر تا ڕەحمەت لەگەڵ نور سەلام لە دڵی ئاوا سوتاوم بە تیری قەزا بۆت هەڵقرچاو مامۆستای زانای بێسنوورەکەم نووسەری بەرزی شارە زوورەکەم ئەی شۆڕژگێڕی کۆمنەدەرەکەم شوێن کەوتووی خودا و پێغەمبەرەکەم ئەی یاسرەکەی سەدەی بیستەکەم قوتابی ئەیوب خوا بیستەکەم دائیم بۆ خوا غەریب نشین بووی تۆ
تۆ نەحەساوەی سەرڕووی زەمین بووی ڕۆژێ لەلا دێ و ڕۆژێتر لە شار ڕۆژێتر تەعزیب ئەشکەنجە و ئازار زۆریان لە تۆدا کێبڵ و کارەبا پاداشتت با تۆ خودای بێهاوتا نەجاتتدا لە دەست ئەشکەنجە و ئازار میوانی لە لای خوای پەروەردگار پاداشتی خوددا زۆر بێهاوتایە بە زمان بەنووسین کۆتایی نایە